یەکەم لوتکەی زانستی نەخۆشی شێرپەنجە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە چوو. پسپۆڕانی نەخۆشیەکە دەڵێن لە سەراستی دنیا و وەریمی کوردستان ئامارەکان بەرز دەبنە و ئەوەی پێویستە لە سەرەر تاکێک پشکنینی پێشوەختەیە. پسپۆڕێکی نەخۆشیەکەش بەشێک لە هۆکارەکانی شێرپەنجە دەخاتە ڕوو. لە هەموو وڵاتانی دنیای هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە ڕۆژانە ڕوو لە زیابوونەکە، هەر لە پیسبوونی ژینگەتەوە، کردنەوەی معاملی جیاوازەوە، بەکارهێنانی مادە پلاستیکیەکانەوانێ، خواردنی ناتەندروست، قەڵەوی کە ئێستا هەموو دنیا بەدەستیەوە ئەناڵێنێ، جگەرەکێشان و مادە کوحولیەکان، ئەمانە هەمووی هۆکارن بۆ توشبوون بە شێرپەنجە کە ساڵانە و ڕۆژانە ڕوو لە زیابوونەکە لە هەموو جیهانە. سەبەبێکی تریش لە وڵاتانی دەرەوە بیزات باسی ئەەکەم بەهۆی ئەو پێشکەوتنەی کە لە بواری طبەوە لە ئامێری پێشکەوت و لە شتێک کە ئێمە پێڵین پشکنینی پێشوەختە و ئێمە زۆر باسی ئەەکەین. پشکنینی پێشوەختە لە هەموو وڵاتانە دەستیان پێ کردووە و عەدەدێکی زۆر لە هاوڵاتی بەشداریەکەن کە ئەمەوە ئەکا شێرپەنجە زۆر تەشخیص بکرێت و عەدەدەکەی سەر بکەوێت. بۆی ئەم دوو هۆکارە ڕئیسیەوە ئەکا کە عەدەدی شێرپەنجە زۆرترین بێت لە هەموو وڵاتانی دنیاە. من دڵنیام یەکێک لە ئەمەنجە سەرەکیەکانی ئەم جۆرە ئیڤێنتانە ئەوەیە کە بابەتی شێرپەنجە بڕۆژێنرێت. ئێمە زانین پارێزگای هەڵەبجە قوربانی چەکی شیمایی بووە، چەندین جۆر چەک تێ بەکار هاتووە، شەڕێکی 8 ساڵە نزیک بۆ لێوەی. ئایا ئەمە کاریگەری لەسەر دانیشتوانی هەڵەبجە چۆن بووە، کاریگەری لەسەر بۆ ماوەی هۆکارە بۆ ماوەیەکان چۆن بۆ لەسەر نەوەکانی داات و چۆن نەبێت کە ئەمە بەڕاستی ئێمە بەرچاوڕوونیەکمان نییە لە ئێستادا. پسپۆڕانی نەخۆشی شێرپەنجە بە گرنگ و پێویستی دەزانن لە پارێزگای هەڵەبجە سەنتەرێکی چارەسەری نەخۆشیەکە بکرێتەوە کە تا ئێستا تێیدا نییە. بە دووریشی نازانن یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکە لەم ناوچەیە کاریگەری بەکارهێنانی چەکی کیمیایی بێت. جیهان لەگەڵ پێشکەوتنە تەکنەلۆجیا و گۆڕانکاری لە ژینگەیەکان و فاکتەرە ترسناکەکانی کەمبوونەوەی خۆپارێزی و چەندین هۆکاری دیکەی خۆراکی و مناخ و چەندین هۆکاری ستایلی ژیان ئەمانە، بەڵام هەوڵەکان بەردەوامە بۆ ڕێگرتن لە توشبوون پێش هەموو شتێک و هەروەها لە کاتی توشبوون زوو دەستنیشانکردن و زوو چارەسەرکردن بۆ ئەوەی بتوانرێت مرۆڤ بە ژیانێکی ئاسوودە و تەمەنێکی درێژ بتوانێت ڕوبەڕووی ئەم نەخۆشە ببێتەوە. هەرچەندە هیچ ئامارێکی دیاریکراو نییە ژمارەی توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە پارێزگای هەڵەبجە بە دیاریکراوی دەربخات، بەڵام ساڵی ڕابردوو سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا تیمێکی تەندروستی بۆ پشکنینی وڵاتیانەی تووشی نەخۆشی شێرپەنجە بوون ڕەوانەی هەڵەبجە بکات. ئەوەیش کە گرنگە بەردەوام ڕێگەکانی خۆپاراستن و هۆشیاری بۆ وڵاتیان بخرێتە ڕوو. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.